بۆ داڕشتنی پلانێکی توکمە و ئاوەدانکردنەوەی شارە ئازادکراوەکانی ژێردەستی داعش فرانسۆ هۆڵاند سەرۆکی فەڕەنسا سەردانی بەغدای کرد. لەم سەردانەدا چەندین کۆبوونەوە و کۆنگرەی ڕۆژنامەوانی بەست. فەڕەنساش ئامادەبوونی خۆی بۆ یارمەتی عێراق دەربڕی، بەڵام لەگەڵ هاتنی سەرۆکی فەڕەنسا بۆ عێراق دوو تەقینەوە بەغدای هەژاند، یەکێکیان لە گەڕەکی سەدر و ئەوی تریشیان لە نزیک نەخۆشخانەی گەڕەکی چوادر بوو. بە مقتەدا سەدر دەڵێم گۆرە شارەکەت ببینە، بزانە چی لێ هاتووە. ئەی کوا حەیدەر عەبادی، ببینە بە تەقینەوە جەژنەکەین. هالتم صالح المطلق من ساڵح مطلق و ئوسامە نوجێفی تومەتبار دەکەم لەبەرەوەی دا یان 15 ڕۆژ نەمەوبەر هەردووکیان لە ئوردون بوون و دانوستانیان لەگەڵ تیرۆردا دەکرد. من ئەو دوانە و سەرجەم سیاسیەکان تومەتبار دەکەم. بەپێی ئامارەکانی ئەم هەردوو تەقینەوە لە گەڕەکی سەدر 32 هاوڵاتی کە گشتیان کرێکار بوون گیانیان لەدەستدا و 36 تریش بە سەختی بریندار بوون. لە گەڕەکی چوادریش بە هەمان شێوە 30 هاوڵاتی کوژان و بریندار بوون. لە هەمان کاتیشدا ڕێکخراوی داعش ئەم هەردوو تەقینەوەی لە ئەستۆی خۆی گرت. هاوڵاتیانیش ئیدانەی ئەم دوو تەقینەوەیان کرد. ئەمەش مناڵێکی 10 ساڵانەیە حکوومەتی عێراق بە کەم تەرخەم لە قەڵەم دەدا. بۆ ئەوەی بژێوی خانەوادەکەم دابین بکەم من وازم لە خوێندن هێنا. ئادەی بزانم دەتوانیت یەکێکی باش لە نێو ئەمانەدا بدۆزیتەوە، جا مالیکی بێت یان خەزعەلی یان مقتەدا. من ناترسم، هەر یەکەمان خانەوادەی خۆی بەخێو دەکات. ئایا گوناهی ئێمە چییە خەڵکان گیان لەدەست بدەن؟ بۆچی ئێمە چیمان کردووە؟ ئایا ئێمە دزین؟ هاوڵاتیان پێشبینی دەکەن کە ساڵی 2017 بە ساڵێکی خوێنایی بەسەر عێراقدا تێدەپەڕێ و هۆی سەرەکیش ململانەی سیاسیە کە عێراقی گەیاندا ئەم ئاستەیە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.